دو بدوی ئەو کێشەی کە دروست بوو جەنابتان لە سەر ئەم جۆرە داعوە و هەڵمەتی کۆکردنەوەی پارە و دانانی سەفت و فرۆشتنی بەرمەڵ بەردەوامە بن یاخود نەخێر؟ ئێمە دروشمێکمان لێ قوربان ئەو کاروانە ڕاناوەستەی وەی من لەسەر ئەم مینبەرە پیرۆزە وجدا دەم بە مسلمانانێکی زۆر پیان لەو زوانە ئینشاءالله ئێعلانی مزگەوتێکی ترەکەن لە شارێکی تر الحەمدولله هەموو شتێک وا تەواو بێ و تەنها ئێعلان کە لەو شارەش دەستی ئێوەی کوردی تێدا بووە لە تاریخی دنیایەدا ئەو شارە مزگەوتی لێ نەبوو یەکەم جارە مزگەوتی لێ ئەکرێت نە پاکستانی نە بەنگالی نە هندی نە هیچ یەکەم جار مزگەوت ئەکرێت لەو شارە ئەوش مزگەوتی ئێوەی مسلمانانە دامی ئێوەیە کە باوەڕتان پێکردین باوەڕم پێ بکە وەتێ ئەو ناحەزانی ئیسلامە درۆی دزیان داوەتە پاڵمان باوەڕ پێکە برایەک بە تاقیتنێ 100,000 بۆ نار حەزەکەم تۆزێک ناڕەحەتیان کە واللهی 100 تاکە هەزاری بۆ نارکەی ئەو 100,000 پاوان ئەکاتە 13 دەفتەر چەنەکە وەڵ کڕینەوەی پێشووتر ئێوە پارەکان کۆکەنەوەی خۆت ئێوە دەوەدەم کێشەیە بە خۆتان ناسنەوە و سیستەمی ئیداری و ئەو لیژنانی کەداتا ئێمە هەڵەیەکمان نەکرد و تا بە خۆمان دەبچین